سەرەتا زۆر بەڕاستی یعنی دڵم تەنگە بە وەزعە نامورتاحم بە وەزعە چونکە بەڕاستی کوردانی ڕۆژئاوا هیچ لەگەڵ کوردانی خۆمانە جیاوازی نییە ئێمەی هونەرمەندیش ئەتوانین بە هونەرەکەمان ئەتوانین بە دەنگمان ئەتوانین بە کردەوەمان هاوپیشەیان بین و ئەتوانین کارێ بکەین کە لەگەڵ یان نابین یعنی ئەگەر بە جەستەش لەگەڵ یان نەبین بە ڕۆح بەدڵ لەگەڵ یان نابین وا هەستەکەی خۆشت بە هەمان شێوە نزیک بۆتەوە لە مووقعی خۆت نزیک بۆتەوە لەوەی کە یعنی ئیتر ئەمڕۆ سبەی نییە بۆ تۆشە نەک هەر بۆ ڕۆژ ئاوایە نزیک بۆتەوە لە ئێمەش بە دڵنیاییەوانێ بە دڵنیاییەوە ترسێکی زۆریشمان لەسەر ئێمەش بەڕاستی کە ئەوە بینم لە تەلەڤیزیۆنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەوە زۆر یعنی بەتایبەت کە ئەو مناڵانە ئەبینم بۆتە سمبولێک یعنی بۆتە تایتڵێکی هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەت زۆر تەسیرم بەو مناڵی کە هەموو لەشی سوتاوە یەک بەخۆی هاوارەکە یعنی بەڕاستی من ئێستا گیانم مچڕکی پیانی ئەچمە ناو جەستەیەوە ئەبێت چ ئازارێکی هەبێت ئەبێ لەو حاڵەتەیە چ هەستێکی هەبێ ئەو مناڵە چ ئازارێک لە لەشیا بێکە ئەو هاوارە ئەکات من داوا لە هەموو هونەرمەندانەکەم داوا لە حکوومەتی هەرێم ئەەکەم داوا لە هەموو بەرپرسەکان ئەەکەم بچنە سەر خەت و بە زووترین کات با پەیوەندی بە تورکیاوە ببەستین لەگەڵ تورکایە بتوانین ئەگەر بۆ کەمێکیش بێت کە بتوانن ینی بە وتار بێ بە قسە بێ بە هەر شێوەیەک بێ لەگەڵ یانە بیکەن بەشک میشەڵا کە ئەم ئاگربارانە بوەستێت و چیدی تورکیاش بەڕاستی ڕۆڵەی کورد بە ناحق نەکوژێ و کورد چونکە هەمیشە کورد من ئەڵم کورد هەمیشە داماو بووە ئەوما بیر نەچێ بەدەل لە هونەرمەندەکانی باشوور ئەحمەد کایە هەبوو لە باکووری تورکیا کە بەڕاستی زۆر سەختانە لە ئەوجی دەسەڵاتی حکوومەتی تورکا ئەو بە ئامی ئاشکرا و بە عەلەنی دەنگی ناڕەزایی دەرەبڕی و دیفاعی لە دۆسی خۆی لە دۆزی کورد و لە قەزەکەی خۆی کرد ئەوە بۆ بەڕاستی بەداخەوە کە لە غەریبیە لە هەندەران سەری نایەوە بەو خەفەتەوە بەداخەوە کۆچی دوایی کرد بۆیە هەمیشە هونەرمەند لە کاتە سەختەکانە هەمیشە هونەرمەند لە هەڵوێستنەتەوایەتەکانە ئەبێ بەڕاستی ئەبێ ڕۆڵی هەبێ بۆیە من دووپاتی یەکەمەوە ئەگەر لە من پرسی من خوازیارم بەڕاستی لەم ڕۆزووتر نییە کۆمەڵێ لە هونەرمەندانی کوردستان ئەوانەی کە بەڕاستی هەستی نەتەوەیەتی تیان نازیندووە توکەم ئەوشمان بیر نەچێ تا ئێستش ئێمە هونەرمەندمان هەیە بەتەنها بە کۆمنتێکیش بەجاری نەکردو بەڕاستی لەم وەزعی ڕۆژئاوای کوردستانە ئیتر نازانم بەڕاستی لە ڤیزەکانی تورکیان ئەترسن نازانم لە سەردانەکانیان ئەترسن کە ڕێی تورکیان لە سەردانە خرێ ینی بەڕاستی تۆ لە قەزیەیەکی وایە لە وەزعێکی وایە کە براکانە خوشکەکانن لە بەشێکی تری کوردستان کە جەستەی تۆیە لە جەستەیەکی ترە لە جەستەیەکی برینداری تری کوردستانی گەورەیە براکان لە وەزعەیەژین تۆ نەتوانی ینی بەڕاستی ناڕەزایەک دەربڕی بەرامبەر بەم وەزعە بۆیە ئەو داواکاری من داواکاری لە چوارچێوەیەکی معەنە بۆ کۆمەڵی هونەرمەندی نەتەوەیی کە پێویستە کا بەڕاستی بە هەمومان بتوانین وەک خۆت ئاماژەت پێەیە سرودێکی نەتەوەی کەرنەڤاڵێکی گەورە دروستکەین دش بە داگیرکەرانی تورک کە لەم کاتەیە بەرەو ڕۆژئاوا ڕۆشتون وە ئەیان ئەوێ دموگرافیای ئەو ناوچەیە بگۆڕن